تا حدێک بەڵێ. باشە کاک سیروان بابەتێکی دیکە دیسانەوە هەر پەیوەست بە پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە ناوخۆی لایەنە سیاسەکاندا کە بۆتە بابەتێکی تند پێتان وایە هێزەکانی پێشمەرگە دەتوانن تا کۆتایی ئەم بابەتە بێلایەن بمێننەوانێ و لە ئێستادا بێلایەنن هێزەکانی پێشمەرگە؟ بەتاکید تاوەی ئمە ببیستین هەر هەمویان بێلایەنن. طبیعی ڕەیان لەگەڵ ئەوەیە دەبێ بارودۆخەکە بەم شێوەیە نەبێ و زۆر کۆتایی پێ بێت چونکە وەختی ئەوە نیە بەڕاستی ینی حتا سیاسەکان مازانم ینی سەرمان لێ دەرناچێ هۆی چییە ینی پێش ئەوەی کە شەڕەکە دەستی پێکرد لە مانگی دووهەمی شەڕەکە بوو وابزانم هەر هەموو پارتە سیاسیەکان وەکو دەڵێ بەلێجماع ئەگوتیان ڕەیان لەگەڵ ڕێی جەنابی سەرۆکە کە ڕۆژی کردار بۆ ڕۆژی تنگانە بوو. ئێستا نازانم بارودۆخەکەیان گۆڕی بەو شێوەیە لەم زروفە هەستیارە شتێکی زۆر زۆر نالەجێ و زۆر زۆریش خراپە بەڕاستی. ئەمە گلەیە لەو لایەنانەی کە پرۆژەیان هەبوو بۆ هەموار یاسای سەرۆکایەتی و داوای ئەوەیان دەکرد کە سەرۆک دەبێت لە پەرلەمانەوە بژێرێ؟ کێشەکە ئەوە نییە کە جەنابی سەرۆک لەکوێ هەڵبژێرێ بەڕاستی بەڵام دۆخەکەی ئەوە نییە یعنی دوای ئەوەش من نازانم تاکو ئەم لەحزەیە گوێم لێ نەبووە ئالتەرنەتیڤی جەنابی سەرۆکیە یعنی ئەگەر ئالتەرنەتیڤێکیان هەیە کەسێکی تریان هەیە با بێتە مەیدان بۆی بیبینین بزانی ئایا ئامادەیە 6 مانگ بێ لەژێر چادرەکەی جەنابی سەرۆک لە پێشەوەی جەبهەدار نیشی یاخود نە یاخود لەوێ دائەنیشێ و بە ئیسراحەتەوە هەر بۆ ئەوەی سەر لە خەڵک بشێوێنن یاخود عملیان ئامادەیە و دێ و ئەو بەرپرسیاتە لەسەر شانی جەنابی سەرۆکە جێبەجێ بکە و ئەتوانێ بیکە نازانم من کەسم نەدیوە تا ئێستا کەس نهاتووە هەر بۆی بیبینین دەموچاوی ببینین ڕابردووی ببینین توانایەکانیان ببینین کەس دیار نییە هەر سەر شێواندنە بەڕاستی ئەوەی ئێمە دەترێتە دەگەن ئێمە وەکو سکی عەسکەری بڵێم لێرە قسەکەی نازانم سیاسیەکان و پەرلەمانتارەکان چۆنە چێ دەیەوێت ئەو سەر لێ شێوانە دروست بکە؟ وەڵا هەیە ئەولایەنە نازانم کێنە ئەوانەی کە ئێستا ئەم بابەتە دێنە ئاراوە و بەبێ ئەوەی کە وەختی ئەوە بێ بەڕاستی ینی بە هیچ شێوەیەک وەختی ئەوە نیە خۆشیان نەزانن یعنی خوا نەخواستە ئەگەر تەگەرەیە کێشەیەک تێکەوت کێ بەرپرسیارە لەم زروفەدا کە ئێمە لە بیرمان چووە و دوای ئەوەش ئەم لایەنانەی کە ئێستا لەناو حکوومەتن بەڕاستی ئەبێ وەک ئۆپۆزیسیۆن تەسەڕف نەکەن ئەوان لە حکوومەتن و هەموو شتیان بەدەستە و سەلاحیەتی 100% هەیە و وەزارەتی خۆی کە بەدەستە سەلاحەتی کاملی هەیە معلوماتمان هەیە وەختی ئەوە نییە بڵێن ئەمە بێنە ئاراوە کێشەکە گەورەتر بکەن و کێش لێمە لە شاردن کاکە ئەوە نییە ڕابردوو بشێوێنی لەسەری خەڵکە بڵێن ئەمەوە ئەمە باش ئەمە خراپ ئەمە ئێستا ئەمە نەک پێش ساڵێک کە شارەکە بەردەوامە تا ئەم لەحزەیە ئێستا قسەی لێ ئەەکەین شارەکە گەرمە ئەگەر خەڵکانێک بە ئیسراحەت لە سای سەری پێشمەرگە بە ئیسراحەت لە ماڵەوە دانیشتووە بەڵام ئەوە نییە کێشەمان نییە ئەڵێم ئەوە بەرپرسی ئەم مەحوەرەم ڕۆژانە قەسف هەیە و بریندارمان هەیە و شەهیدمان هەیە تەنانەت ئەوە دوێنێکی میان بەکارهێناوە کاکی خۆم یعنی نازانم دۆخە بەرەو کوێ دەبن ئەوانەی کە دانیشتوون بە ئیسراحەت نازانم